حکوومەتی ئیسلامی و پەرەسەندنی ڕۆژ بە ڕۆژ زیاتری نائەمنی بۆ خەڵک. سەر لە بەیانی ڕۆژی دووشەممەی ئەم حەوتووە خامنەئی لە ڕێوڕسمێکی هاوبەشی خوێندکاری دانشگای ئەفسەری هێزە چەکدارەکاندا ئاماژەی بە بابەتی نائەمنی لە ئێران کردو بوونی ئەمنیەتی لە ئێران وەک یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی کۆماری ئیسلامی نرخاند. ناوبراو لە وەڵام بە ناڕەزایەتیەکانی خەڵک لە هەمبەر دابینکردنی نان، دەوا و دەرمان، ئاو هەوای پاک و تەندروست، موچەی خانەنشینکراوان و معەلیمان، دانی حەقدەستی کرێکاران لە کاتی خۆیدا و لەگەڵ ئەوەشدا سەرکوتی بەردەوام و ناردنی لات و چەقۆکێشە ئیسلامیەکان بۆ تێکدان و ئاڵۆزکردنی کۆبوونەوە ناڕەزایەتیەکان، هەبوونی ئەمنیەت لە سایەی دەسەڵاتی نیزامیدا بە چاوی خەڵکدا دەداتەوە. خامنەئی بارودۆخی نائەمنی سووریە و یەمەن و عێراق وەک نمونە دەهێنێتەوە و ئیدعا دەکات کە خەڵک دەبێ شکرانەبێژ بن لەبەر ئەوەی ئەمنیەتیان هەیە و ئیتر پێویست ناکات لە سەرگەیشتن بە داواکاریەکانیان پێداگری بکەن. بەڵام حەقیقەتی ئاشکرا ئەوەیە کە پاش 14 دەسەڵاتدارێتی حکوومەتی کارە ساتپاری ئیسلامی لە ئێران ئەوەی کە بوونی نەبێت ئەمنیەتە. ڕۆژ نییە لە زەوی و ئاسمانەوە کارەساتێکی نوێ بەرۆکی خەڵک نەگرێت. هەردوێنێکە بوو کە قەتاری مەشهەد پۆڕەشت تووشی ڕوودا و هاتوو بە دەیان کەس کوژران و بریندار بوون. ڕێگاوبانەکان بوون بە قەتڵگا و ڕۆژانە بە دەیان کەس گیان لە دەستەدەن و بریندار دەبن. لە بەلوچستان و لە کاتی هەوڵدان بۆ دۆزینەوەی ئاوی خواردنەوەی گونجاو بۆ خەڵکی بێبەش منداڵان لە چۆمدا دەخنکێن. لە کوردستان ڕۆژ نییە کۆڵبەران نەکەونە بەر ئەزیەت و ئازاری مەئموران ویان نەکوژرێن. توندوتیژی لە شارەکان گەلێک پەرەیسەندووە و ڕێژەی ئەو کەسانەی کە بەهۆی تێک هەڵچوون و برینداربوون بە چەقۆ و قەمە سەردانی بەشی فریاگوزاری خێرای نەخۆشخانەکان دەکەن بۆتە گرفتێکی گەورە بۆ بەشی دەرمانی. بە ڕۆژی ڕووناک و لە جەرگەی شاری تاراندا و بە شێوەی فیلمە هالیوودەکان پاشکەوتی بانکی و ئەمانەتیەکانی خەڵک بە کەرەسەی پێشکەوت و تاڵان دەکرێ و ئەو پۆلیس و دام و دەستگایی کە لە سەرکوتکردنی خەڵکدا داستانێکیان هەیە لە ئاسپەرزبوونەوەی هەر ڕۆژەی ڕووداوی دزی چەکدارانەدا داما و بێدەسەڵاتن. نیزامێکی کە بۆ خۆی هۆکاری نائەمنکردنی گەلێک لە وڵاتانی ناوچەکەیە و لە پەرەپێدان بە تێرۆریسمی ئیسلامی و تێکدان و زەوتکردنی ئەمنیەت لە خەڵکی وڵاتانی تر لەسەرەوەی هەموو وڵاتەکانی جیهاندایە، ئێستا ئیتر تەنانەت توانایی دابینکردنی ئەمنیەت بۆ فەرماندەکان و ناوەندە هەستیار و گرنگەکانی خۆی لە ناوخۆ وڵاتیشدا نییە و هەر جارێ ناجارێک لەگەڵ خراپکاری تەقینەوە یان کوژرانی بەرپرسە گرنگەکانی لە شەقام و شوێنی کارەکانیاندا بەرەوڕوە. ڕێژەی مامناوەندی مردن بە شێوەیەکی گشتی وێنەیەکی کارە ساتپار لەوەی کە لە ئێران دەگوزارێت دەخاتە ڕوو. مردن بەهۆی پیسبوونی هەوا، بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ، بەهۆی ئەو ڕووداوە سروشتیانەی کە شیاوی پێشگرتنن، مردنی منداڵان بەهۆی بەدخۆراکی و کێشەی دەوا و دەرمان، مردن بەهۆی کۆڕۆنا و بە هۆکاری خاو بەڕێوەچوونی پرۆسەی واکسناسیۆن و دووپاتبوونەوەی هەر ڕۆژەی مردنی ئینسانەکان بە جۆرێک ئاسایی بۆتەوە وەک بڵێ هەمووی ئەمانە ڕووداوی بچووک و کەمبایەخن و خەڵک بە دووپاتبوونەوەیان عادەتی کردووە. لەم نێوەندەدا دڵتەزێنترینی ئەو مردن و گیان لە دەستانانەی کە گەلێک چاوەڕوان نەکرا و ناخهەژێنن بریتیە لە مردن و گیان لە دەستان لە ڕێگاوبانەکاندا. لە شارەکاندا گەلێک گیان بەهۆی نەبوونی پرد و تونێل بۆ پەڕینەوەی پیادە و لە زۆر شوێنیش بەهۆی کەمی سەرەتاییترین خزمەتگوزاری وەک چرای ڕێنەمایی، هێڵکاری شەقامەکان، تابلۆی هێماکانی شۆفێری و هیتر لەدەست چوون کە بە سانایی پێشبینی کراو بوون. ئەمنیەت بە شێوەیەکی گشتی لە هیچ بوارێکی ژیانی خەڵکدا بوونی نەماوە. زەوتکردنی ئەمنیەتی پیشەیی لە کرێکاران، زەوتکردنی ئەمنیەت لە کۆمونیستەکان و مرۆڤە سێکۆلارەکان، لەو ژنە ئازادی خوازانەی کە ملکەچی یاسای کۆنەپەرستانەی ڕژیم نابن، زەوتکردنی ئەمنیەت لە پەیڕەوانی هەر چەشنە ئاین و مەسهەبێکی کە لەگەڵ ئیسلامی شیعە و ئەویش لە چەشنی 12 ئیمامەکەی جیاوازی هەبێت،
تێکدان و زەوتکردنی ئەمنیەتی شوێنی ژیانی خەڵک و هەروەها کۆڵبەرێکی کە بۆ پەیداکردنی بژێوی ژیانێکی بە مانای واقعی کەلیمە مەمرە و مەژی بۆ بنەماڵەکەی لە شاخ و هەڵدێرەکان و بەبارێکی قورس و تاقەت پڕۆکێنەوە بە بەرەو پیری مەرگەوە دەچێت. ئەمانە و زۆر شتی تر نمونەگەلێکی ڕوون و ئاشکران لە زەوتکردنی ئەمنیەت لە ژیانی خەڵکدا. خامنەی کە ئێستا شانازی ئەوە بەخۆیەوە دەکات کە گۆیە ئێرانی بۆ دانیشتوانەکەی کردوتە شوێنێکی ئەمن بۆ خۆی و ڕژیمەکەی بەدەیان جۆر هۆکارن بۆ مردن و یان لە دەستانی خەڵک لە ڕێگاوبانەکان لە دابین نەکردنی ناوەندی دەرمانی و نەخۆشخانەکان و دابین نەکردنی واکسناسیۆنی کۆڕۆنا. ئەم ڕژیمە بەرپرسی ڕاستەوخۆی لانی کەم پتر لە 6 ساڵ لە درێژەی 8 ساڵ شەڕی ئێران و عێراق و ئەو گشتە ماڵوێرانی و زەرەر و زیانە گیانی و ماڵیانەیە کە بەسەر خەڵکی ئەم وڵاتەدا هات. چەندین ساڵە جگە لەو بودجە زۆر و زەوەندەی کە کۆماری ئیسلامی لە شەڕی سووریەدا خەرجی دەکات بە هەزاران بنەماڵەی ئێرانی و ئەفغانستانی بەهۆی لە دەستچوونی جگەرگۆشەکانیان لە مەیدانەکانی ئەو شەڕەدا داغدار کردووە. واقعیەت ئەوەیەکە ئەمنیەتی پایدار بۆ خەڵک تەنیا لە ئەگەری ڕزگار بوون لە دەستی ڕژیمی کۆماری ئیسلامی مسەوەگەر دەبێت.